لەگەڵ بەدەستێنانی پلەی دووەم لە قۆناغی 12 ئامادەیی گەنجێکی سلێمانی داهێنانی لە بواری تەکنەلۆژیاش کردووە. لە داهێنانەکەیدا لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە کۆی پرسیار و وەڵامی تاقیکردنەوە ویزاریەکانی هەر حەوتوانەکانی ساڵانی 2014 تاوەکو 2021 کۆکردوێتەوە و بە شێوەی هەڵبژاردن لە ئەپەکەدا جێگیری کردووە. داهێنانەکەشی بۆ سوودگەیاندنە بە خوێندکارانی قۆناغی 12. ئەپلیکیشنەکە بریتیە بێ لە هەموو پرسیارە وەزاریەکان لە ساڵی 2014 تا هەتاکە ئێستا 2020 بۆ 2021 بە هەردوو خولی یەک و خولی دوو ژواربەها ئیلیمنتەریان پێی ئەوترێ تەمهیدی و ئاپەکە ئێستا لە دروستکردنایە پرسیارە وەزاریەکان وردەوردەستیا ئەەکەم. لە کارێکی دیکەیدا ئینۆس با ڕادیۆ و چەند کەلوپەلێک داهێنانێکی بۆ پاراستنی ژینگە کردووە لە دووکەڵی ڕەشی ئۆتۆمۆبیل. پێشتر یەک دوو جیهازم دروست کردووە ئەویش بریتە لە بواری سیاراتە لە بواری سیارە کە بریتە لە کۆنتترۆلکردنی تێکردنی بانزین بۆ سیارەکە هەنێ سیارە هەیە دووکەڵی ڕەشەکە کەمەشە بێتە هۆی پیسبوونی ژینگە لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە ڕاستکردنەوەی بۆ ئەکە بانزین تێکردنەکەی کەمەکاتەوە ئەم دووکەڵە ڕەشەی نامێنێت. ئەندامانی خێزانەکەی پاڵپشتی بوون بۆ بەدەستهێنانی کۆنمرەی 698 لە پۆلی 12 ئامادەیی کە بووە دووەمی بەشی زانستی لەسەر ئاستی هەرێم. بەردەوامیش دەبن لە پشتگیریەکانیان بۆ کوڕەکەیان بۆ بە ئەنجام گەیاندنی داهێنانی زیاتر. لەو کاتە پەیوەندیمان پێکراوە کە زانیمان کوڕەکەمان ئینۆس دووەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵ بووین زانیمانەوەیکی تازە پێگا بۆ خزمەتکردنی گەل وڵات. هەرچەندە ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر وانەی دەخوێند، بەڵام کاتەکانی بۆ داهێنان و پشوو دابەش کردبوو. هەر بۆیە خوێندن و داهێنانی ئەلکترۆنی بوونەتە بەشێکی گرنگی ژیانی ئینۆسی 18 ساڵان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.